گفتوگۆکان لەبارەی ڕەشنووسی پرۆژە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی عێراق بەردەوامیان هەیە. لەو میانێشدا ڕێکخراوی ماڵی سەرکەوتن بۆ گەشەپێدانی تواناکان بە هاوکاری سندوقی نیشتیمانی بۆ پەرەپێدانی دیموکراسی، گفتوگویەکی کراوەی بۆ ژمارەیەک لە چالاکان و ڕۆژنامەنووسانی سنووری قەزای چەمچەماڵ بەڕێوە برد. لا گفتوگۆکەدا تاوتۆی ڕەشنووسی پرۆژە یاساکە کرا. چین و توێژە جیاوازەکان وێڕایەوەی با گرنگیەوە باس لە ڕەشنووسی پرۆژە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەکەن، هاوکات ژمارەیەک ڕەخنە و تێبینی ئاراستەی سەرپەرشتیارانی نووسینەوەی ڕەشنووسی پرۆژە یاساکە دەکەن. بەشێک لە هەوڵەکان چی دەستخۆشیە ئێمە دەستخۆشییان لەکەین، بەڵام لەگەڵ ئەمەشە ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی یاسایەکمان هەبێ بۆ هەڵبژاردن کە لانی کەم هاوتای یاسای وڵاتانی پێشکەوتوو بێت، چکە ئێستا ئێمە هەرێمەکمانە بەردەم گۆڕانکاری گەورەیە، بۆیە پێویستەکە یاساکان بەڕاستی بە جۆرێک بێت کە لەگەڵ گۆڕانکاریەکان یەک بگرێتەوە، لەگەڵ ئەو پێشکەوتنانێک کە لە دنیای دەرەوە هەیە یەک بگرنەوە. بۆ ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی گشتی چەند تێبینێکی خۆم خستە ڕوو لەسەر ئەم پرۆژەیە، ئەویش بە دیاریکراوی مەسایلی بازنەکانی هەڵبژاردنە کە بەڕاستی پێویستە بازنەی هەرێمی کوردستان لە یەک بازنەوە نەک تەنها بکرێت چوار بازنە لەسەر ئاستی پارێزگاکان، پێویستە ورتر بکرێتەوە بکرێتە و هەر پارێزگایەکش بکرێتە چەند بازنەیەکی هەڵبژاردن. شارەزایەکی بواری هەڵبژاردنیش باس لەوە دەکات لە ماوەکانی ڕابردوودا چەند جارێک پرۆژە یاسایی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هەموار کراونەتەوە، بەڵام ئەو بڕگە و مادانەی هەموار کرابوونەوە خاڵی گرنگ و جەوهەری نەبوون. هەر بۆیە ئەمان بیریان لەوە کردەوە کە پرۆژە یاسایەکی نوێ ئامادە بکەن کە چەندین بڕگە و مادەی گرنگ لە خۆ دەگرێت و تا ڕادەیەکی باش ڕێگر دەبێت لە ئەنجامدانی تەزویر و ساختەکاری لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگداندا. لە ڕاستیە ئەم یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی عێراق خۆتان نەزانن لە ساڵی 1992 کاری پێکرێ و نزیکەی 30 ساڵ ئەو پرۆژە یاسایە هەیە و هەندێک هەموار کراوەکە و هەموارانە شتی جەوهەری نین و لەگەڵ ئەو پێداویستیە گۆڕانکە ئەو پێداویستیە سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریانە نایەتەوە کە ئێستا کوردستانی تێدا ئەژی. ئەمە شوای کرد کە ئێمە بیر لەوە بکەینەوە ئەو پرۆژە یاسایی خۆمان ئامادە بکەین کە تایە پێشنیاری چەندین هەموار و گۆڕانکاریمان کردووە کە لە ئاستی ئەو گۆڕانکاریانەیە گۆڕانکاریە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریانەیە کە دۆخی ئێستای کوردستانی پێ تێپەڕ ئەبێت. ڕەشنووسی نوێی پرۆژە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە 5 مادە و 12 بڕگە و بەش پێک هاتووە. سەرڕایەوەی بەشێک لە چین و توێژە جیاوازەکان ڕەخنە و تێبینیان لەسەر بەشێک لە بڕگە و مادەکانی ڕەشنووسی پرۆژەکە هەیە، بەڵام بەراورد بە ڕەشنووسی کۆنی پرۆژە یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 1992 نووسراوەتەوە تا ڕادەیەکی بە ژمارەیەک گۆڕانکاری گرنگی تێدا ئەنجام دراوە کە ڕێگر دەبێت لە بەشێک لەو تەزویر و ساختەکاریانەی کە لەلایەن ئەندامانی حیزبە دەسەڵاتدارەکانەوە لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنەکاندا ئەنجام دەدرێن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.